شەڕی ڕاگەیاندنی یەکێتی و پارتی لەسەر کۆبوونەوەی سەرۆکی پارتی و هاوسەرۆکی یەکێتی ململانەکانی ئەو دوو حزبەی بردووەتە قۆناغێکی نوێەوە و جارێکی دیکە یەکتری تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی خیانەت و بە مەرجی داوای لێبوردن سەبارەت بە ڕووداوەکانی شەنگال و ئۆکتۆبەری 2017 ئامادەن کۆبوونەوە ئەنجام بدەن. چاودێران و ڕۆژنامەنووسان پێیان وایە دەبێت پارتی و یەکێتی پێکەوە داوای لێبوردن لە خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بکەن، چونکە ئەو دوو حزبە بوونەتە هۆکاری ئەو دۆخەی باسەر خەڵکی ئەو ناوچانەدا هاتووە. دیارە پارتی و یەکێتی دەبێت داوای لێبوردن لە گەلی کوردستان بکەن کە لە دوای 30 ساڵ حکومڕانی شکستیان هێنا بەوەی کە ئەو هەموو نەهامەتی کە هێنایان بەسەر ئەو میلەتەدا لە نەبوونی خزمەتگوزاری، لە نەبوونی موچە، لە نەبوونی یعنی کۆمەڵە بابەتێک کە جێگەی ئەوەیە کە پارتی و یەکێتی چاو بە خۆیاندا بخشێنەوە، نەک ئەوەی کە داوای لێبوردن لە یەکتری بکەن بۆ ئەوەی کە بە خیانەتی دەزانن. بەتایبەتی شاری کەرکووک و دەوروبەری خەڵکی هەز بە بێنازیکی زۆر دەکات کە پارتی و یەکێتی ئەم وڵات و مەملەکەتیان جێهێشت، ئەم خەڵکیاندایە دەست قەدەرێک کە خەڵک ئێستا لێرە خۆی بە سەرگەردان دەزانێت بۆ لایەن دەبێت داوای لێبوردن بکەن، چونکە بە هەردووکیان و ئیدارەی ئەم وڵاتیان داوە هەتاوەکو مدیری مەدرسەیەک بەیەکەوە دابەشیان کردبوو کەرکووک. ئەوە نییە بڵێ لایەکیان تاوانبار بن، بەڵکو هەردوو لایەن پێویستە داوای لێبوردن لە خەڵکی کەرکووک و دەوروبەری بکەن. شەڕی ڕاگەیاندنی پارتی و یەکێتی لە ئاسی باڵادا وەڵامی یەکتری دەدەنەوە و ئەمەش لە کاتێکدایە هەوڵێک هەبوو بۆ ئاساییکردنەوەی گرژەکانی نێوانیان و کۆبوونەوەی لوتکە لە نێوان هاوسەرۆکی یەکێتی و سەرۆکی پارتیدا. من باوەڕم وایە ئەم دۆخە لە بریەوەی کە ئێستا بێن قسە لەسەرەوە بکەن دەبێت ئەو داوای لێبوردن لە شەنگال بکە، لەسەر شەنگال بکە، ئەو داوای لێبوردن لەسەر 16 ئۆکتۆبەر بکە، دەبێت بێن هەمان داوای لێبوردن لە کورد بکەن، چونکە کورد بەو هەموو ناشرینیەوە ئەوانی قبوڵ بووە. دەبێت مەمنونی کورد بن کە لە شەڕی ناوخۆ لە ئەوم بەدبەختی کە بەسەرهاتووە کورد هێشتا ئەمان واسی ئەمانەکە کە ئەمان سەرکردەی وڵاتن و ئەمانە بەرپرسن لە چارنووسی نەتەوە وگەل. بۆیە باوەڕی من دەبوایە ئەمان سوودیان لە ئەزمموی نەتەوەکانی دنیا بنیە، لە ئەزمموی سەرکردەکانی دنیا بنیایە ببینایە بۆ داوای لێبوردنکردن لە خەڵک، نەک بێن ململانەیەوە بکەن کامیان داوای لێبوردنەکەن. ئەسڵەن ئەمان بەرپرسیارن. ئێستا ئەم دوو هێزە سیاسیە ئەگەر دادگایەکی ئاکاری هەبێ بەرپرسیارن لە مێژوویەکی زۆر ڕەش دەبێ سزا بدرێت. سەیرە حزبی کوردی بۆ شەڕی ڕاگەیاندن و بۆ خوێن ڕەشن پێویستیان بە ڕاوەرگرتن هەردووکیان لە یەک کاتێکا دەست پێکەن، بەڵام بۆ پرۆژێکی ئاشەوایی چاوەڕێی ئەوەکەن کە یەکێکیان داوای لێبوردن لەوی تریان بکە. لە کاتێکا پێویستە هەردووکیان داوای لێبوردن لە خەڵکی ناوچە جێناکۆکان بکەن بەرامبەر بەو نەهامەتێک کە بەسەر ئەم شارەیە هاتووە. ئەم شەڕەی پارتی و یەکێتی لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 3 ساڵە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کوردانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە دۆخێکی خراپی ئەمنی و سیاسیدان. پارتی و یەکێتیش لە جیاتی داوای لێبوردن لە دانیشتوانی ناوچە جێناکۆکەکان خەریکی تۆمەتبارکردنی یەکتری و شەڕی بەرژەوەندی حزبی خۆیانن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.